ڕەنجی ژن ئەگەر بڵێ تۆ دانیشتن پێناسی بکەم زۆر ئەستەمە چونکە ئەرکی ژن ئێکجار زۆر ئەرکێکی زەحمەت و قورس و بارگرانیەک یەکجار زۆرە ببێ ئەوەی هیچ جۆرە بەرامبەری هەبێ و هیچ جۆرە ئەژمارێکی بۆ بکرێ لەبەرەوە ژن خۆی ڕەنجی خۆی ئەدا ئەگەر بمانەوێ یان نەمانەوێ یا ئەگەر پێی بڵێن یا پێی نەڵێ ژن ڕەنجی خۆی ئەدا لە ماڵەوە ئەرکی ناوماڵ هاودەگرێ لە ناو ماڵە ئەرکی بەخێوکردنی ماڵ و دڕازیکردنی هاوسەرەکەی و پەروەردەکردنی مناڵەکانی و هەڵگرتنی ئەرکی ناو ماڵەکەی ئەم هەموو ئەرکە هەمووی بێ بەرامبەرە هەمووی بێ ڕەچاوکردنی هیچ جۆرە ئەژمارکردنێکی نە ئابووری و نە کۆمەڵایەتیشی لە بەرامبەرە تەنها ڕێزگرتنێکە و خەڵگەڵە دایک بەرزە و دایک گەورەیە بەڵام لە بەرامبەردا چی بۆ کراوە بۆ ئەو ژنە تەنها هیلاکی زیاتر نەبێ هیچکەی نییە ژن بۆیە دەبێت لە پێش هەموو شتێکە هەوڵ بە ئابووری خۆی بڵێن ئازادکە چکە بە ئازادی ئابووری ئەتوانێت ئازاد بێت لە ڕادەربڕینە ئازاد بێت لە هەڵبژاردننی ژیانی خۆیان ئازاد بێت لەوەی کە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان لێ بقەومێ چۆن ئەتوانێت پەروەردەی مناڵەکانی بکە و چۆن بتوانێت خۆی بژێوی ژیانی خۆی تەرخام بکە یا دابینی بکە ئەمانە گرنگن بۆ ژن کە دەبێت ڕەچاوی بکە بۆ ژنێکی کە ئێستاکە دەڵێن زۆربیان ئەو ژنانی کە جەنابەت باست کرد ژنی ماڵ بەو ژنانە دەوترێت کە لە ڕووی ئابوووریەوە ئازاد نین و زیاتر پابندن بە بەخێوکردنی ماڵ و ئەرکی ماڵ و پیاوەکە ئەو ئەرکە هەڵدەگرێت لەبەرەوە هەتا توانای ئەوەشیان نییە کە بڕیار بدەن لەسەر چۆنێتی بەڕێوەبردننی ژیانی خۆیان لە ناو ماڵەکەی یعنی دەبێت دیسانەکە لەوەشە هەموو پرسێک و ڕایەک بە بەرامبەر بکرێ بە پیاو بکرێ کەم وا هەیە بتوانێت ئەو ژنە ئازاد بێ لە ڕادەربڕینە بۆیە لە هەموو شتێک گرنگتر ئەوەیە جارێ دەبێ هەوڵی بۆ ئەوانەی دێن یعنی بۆ ئەو کچانەی کە لە دوا ڕۆژە ئەبن بە ژن یا ئەبن بە خاوەن ماڵ یا ئەبن بە هاوسەرێک و یا بژێوی ژیانی ماڵێک هەڵدەگرن دەبێ ئازادی ئابووری هەبێ ئەگەر ئازادی ئابووری هەبوو لە زۆر ڕووەوە ئازادترە بێ لە زۆر ڕۆ لە ڕووی بڕیاردانەوە ئازادە بێ من باز لە ئازادیەکەم ئازادی ڕادەربڕین ئازادی لەوەی کە چۆن بتوانێت ژیانی خۆی هەڵبژێرە چۆن بتوانێت ئەو کاتەکانی ڕۆژی خۆی دابش بکە بەسەر شتە پێویستەکان بەسەر خۆی بەسەر پەروەردەکردنی خۆی لە ئەنجا لەگەڵ ئەمانەشات دەبێت ژن دائیمە بیر لەوە بکاتەوە خۆی چۆن پەروەردەکە لە سەرەتای هەموو شتێکە مافەکانی چییە؟ ڕەنگە ژنێک لە ڕۆژێکە پیاوەکە ئەو پەڕی هەر سەعاتیش بکە ئەگەر لە وڵاتی ئێمە جاری وا 3-4 سەعاتیشەکە ئەگەر هەر سەعات ئیش بکە ژنەکە بەلانی کەمەوە 12 سەعات ئیشەکە یعنی ئەو 12 سەعاتی ئەو بێ بەرامبەرە کە هەموو شتێکە یعنی ئەگەر تۆ لە کۆمپانیایەک ماڵ پاکەیتەوە لە بەرامبەرە پارە وەردەگری بەڵام تۆ لە ماڵەکەی خۆتا ئەو هەموو پاکردنەوەیت هەیە بێ بەرامبەرە چێژ لێنەرێک لە دەرەوە ئەگەر لە شوێنێکا چێژ لێنێ لە بەرامبەرە و ئەرکە پارە وەردەگرێ بەڵام ژنی ماڵە لە بەرامبەر ئەم ئەرکە هیچ بە پێچەوانەوە وەکو ئەرکێکی سەپێنرا و بەسەریا دەبێ بیکە پێشی دەڵێنەوە تۆ لە بەروی ژنی ماڵی دەبێ هەموو ئەرکێک هەڵەگری بۆ ئەوەی ئەو ژنە دوور بێت لەو هەموو تانەیە و دوور بێت لەو هەموو چەوسانەوەیە ئازادی ئابووری ئەکجار زۆر گرنگە ئازادی ئابووریش بە تەنها بە قسە نابێ بە هەوڵ بێ یعنی هەوڵدان بۆ ئەوەی تۆ ئازادبی ئازادی ئابووریت هەبێ ئەوە زۆر گرنگە دەنا ئەوە هەردەمێنێتەوە و لە کۆمەلگایەکی نێر سالاری یا پیاو سالاری ئەمە هەرڕوو ئەدا ئەگەر هاتوو تۆ سربەخۆیی ئابووری خۆتن نەبێ اینجا بۆیە بێ بەرامبەرە هەموو شتێکی ژن و دایک دەیکە لە ماڵەوە یا کچ دەیکە هەمووی بێ بەرامبەرە بەڵام هەمان ئەرک بچێت لە کۆمپانیایە کابیکە لە بەرامبەرە پارەی ئەدرێتە
ئەنجا جگە لەوەش هەر حتا ژنی با پێ بڵم ینی هەر ژنی ناوماڵ نییە یعنی ژنی تریش ینی ژنێک کە تۆ ئیسقلالێکی ئابووری هەبێ سربەخۆی ئابووری هەبێ بەڵام ئەرکی ماڵ لەو کۆمەلگای ئێمە هەر زیاترەکەوتە سەرژن یعنی هەردووکیان هیلاکەن ئەگەڕێنەوە بەڵام پیاوەکە دائەنیشە بە دیار تەلەڤیزیۆنەوە یا دائەنیشە هیچ جۆرە ئەرکێک هەڵناگرێ و ژنەکە ئەکەوێتە ماڵ پاکردن و چێژلێنان و مناڵ بەخێوکردن و دەرزوتن بە مناڵا و ئەنجا ئەمانش ئەکا ینی ئەمە لە کۆمەلگایەکە تەنها کاتی زۆر دەوێت بۆ ئەوەی بتوانانی هەنگاوەکان زۆر چوەتە پێشەوە یعنی جیاوازە ئەم سەردەمە لەگەڵ سەردەمەکانی پێشتر بەڵام جیاوازتریش دەبێت ئەگەر هاتوو ژن سربەخۆی ئابووری خۆی هەبێت سیستمی خێزانی ئێمە هێشتاش لەژێر کاریگەری کۆمەلگایکی پیاو سالاریە و کەم وا هەیە ماڵێک بتوانێت یعنی ئیلا ئەگەر ماڵەکە زۆر ڕەوشنبیر بێ بتوانێت ئەو سیستمە کۆمەلگایە پیاو سالارەیە نەهێشت بێ لە ماڵەکەی خۆیان بەڵام سیستمی دەوڵەت هەتا ئێستاکە جیاکاری هەیە لە نێوان ژن و پیاوە جیاکاری هەیە لە نێوان کچ و کوڕە بۆ نمونە هەر دەبینین ڕێژەکەی ژنان لە ناوەندی دەسەڵاتە لە ناوەندی بڕیارە ژمارەکان زۆر کەمترە لە چاو پیاوە هەتا ئێستا عقڵەتی زۆری کۆمەلگای ئێمە وازانێ ژن ناتوانێت بڕیار دەربێت ناتوانێت خاوەن پێگەیەکی کۆم ینی خاوەن بڕیار بێ لە پێگەیەکی گەورە تەنیا زیاتر وەکو کاربەڕێکەر سیر دەکرێت کاربەڕێکەرێکی ڕۆژانە لەگەڵەوە هەرچەند دام و دەستگاکانمان زۆرە کە ئێستاکە داکۆچی لە مافی ژنەکە بەڵام هێشتا نەمانتوانیوە بچینە ناو هەموو خانەیەکی ناو ئەو کۆمەلگای خۆمان نەمانتوانیوە بچینە ناو ماڵەکان نەمانتوانیوە کاریگەرمان هەبێ لەسەر پیاوان چونکە تۆ ئەوەی کە ئێمە زۆربەی کار هەر لەسەر ژنەکەی ڕاستە ژنیش گرینگە چونکە دەبێ بزانێ مافەکانی خۆی چیە دەبێ بزانێ چی پێویستە بۆ ئەوەی بتوانێت ئازاد بێ لە ڕاددەربڕین ئازاد بێ لە هەڵبژاردننی ژیانی خۆی بەڵام ئێمە کارمان زۆر کەم کردووە لەسەر پیاوە لەسەر کۆمەلگا بگشتی یعنی پیاومان فەرامۆش کردووە لە چکە دەبێت تۆ لە پێش هەموو شتێکە بە پیاو بڵێ من مافم هەیە و بە پیاو بڵێ کە دەبێ بۆی کۆمەلگایکی تەندروست دروستکەی ئەو کۆمەلگا تەندروستە بە یەک قاچ ناکرێت دەبێت بە هەردوو قاچەکە بکرێت بە ژن و پیاوە بکرێت بۆی کۆمەلگایکی تەندروست بێ بۆی کۆمەلگایکی پێشکەوتوو بێ بۆی بتوانێت سیستمی گەشە پێدانی بەردەوام کە پێی دەڵێن تەنوێی مستەدامە ینی گەشە پێدانی بەردەوام بە هەردوو لایەن دەکرێت بە ژن و پیاو دەکرێت یەک لایەن فەرامۆشکە ینی نیوەی بودجەکە تۆ کەم کردوتەوە دوو لە کەرتی تایبەتە کە ئەو ژنە کارەکە دەبێت ژنەکە خۆی قوبوڵینەکە خۆی دەبێت قوبوڵینەکە چونکە تۆ کۆمەڵێک سندیکاو هەیە لە سندیکاکانە ڕووی تێئەکەی دەڵێ من موچەکەم لە بەرامبەر ئەمە کەمترە جاری وا هەیە قوبوڵی موچەکەی کەمەکە ئەکا لەبەرە چکە ڕەنگە پێویستی بە کارەکە هەبێ بەڵام نابێ لە بەرامبەر مافی خۆی قوبوڵی ئەو جۆرە کارە بکە یعنی ئەمەشیان دەگەڕێتەوە بۆی کە ژن نازانێت مافەکەی خۆی لەکوێیە یعنی بۆ لە بەرامبەر هەمان کار ئەگەر لە دوو کەسا لە کارگەیەکە یا لە شوێنێکی گشتیا کە کار دەکا کە ژنەکە کەمتر وەرگێ لە پیاوەکە ئەگەر لە بەرامبەر سەعاتی کار بێ ئەوە مافی خاوەن کارەکەی بەڵام ئەگەر بە هەمان کاژێر کار بکەن ئەمە سندیکا هەیە ڕووی تێکەم بۆی داکۆچیم لێ بکە ئەبێ داکۆچی لە مافەکانی خۆم بکەم داکۆچی ئەمەیە لە ماف داکۆچیوێ لە ماف دەبێت بەراوردی خۆت بکەی کە لە دەوروبەرە چەند لەو مافانەت خوراوە داوای مافە خوراوەکانەکەی داوای مافێک ناکەی کە تۆ مستحقنی داوای مافەکەی کە تۆ مافەکانت خوراوە هەر لە دنیای جارانیش کە ئێکەم جارە هەشتی مەرزدانراوە لەسەر ماف خوراوەکان بووە نەک لەسەرەوەی کە مافم نادەنێت تەنها یعنی مافەکانم ئەخورێ من لە کارگەیەکە ئیشەکەم بە هەمان قورسایی لەگەڵ یەکێکی پیاو بۆ من موچەکەم نیوەی ئەو بێ یا من بۆ موچەکەم کەمتر بێ دوو دایک لە هەموو سیستمی دنیاە کە بوو بە دایک ئەبێ کارگەکە ئەبێ ئەو شوێنە ڕەچاوی ئەو دایک بوونە بکات چونکە دایک خۆی
پێگەیەکی گرینگە بە خێوکردنێکی مناڵە کە دەوڵەت ناتوانێت فەراموشی ئەوکە بۆیە لە زۆر شوێنە سێرەکەی ساڵ دو ساڵ مۆڵە دەدەن بە دایکێک بۆ ئەوەی موچەکەشی نابڕێ و ئەچێتەوە سەرکارەکەی خۆشی لە کارگەکانیش دەبێ هەمان یاسا هەبێ و زۆربەی سندیکاکان هەمان یاسای هەیە ڕەنگە ئەوەکەی کەمتر بێ مۆڵەتی دایکایەتی کەمتر بێ بەڵام لە بەرامبەرێ مۆڵەتی دایکایەتیش هەیە و ئەو دایکە ئەتوانێت مۆڵەتی دایکاتی وەرگرە و جارێکی کە بچێتەوە سەرکار و بە هەمان موچە بە هەمان موچە یعنی ئەم وردەکاریە مافانە ژن دەبێ بیزانێت لە هەر شوێنێکا بێ لە کارگا بێ لە کەرتە تایبەتیەکانە بێ لە حکوومەتا بێ یعنی لە دەوڵەت جیاوازی لە موچان نییە چونکە هەمان وەزیفە بە هەمان کاژێر هەمویان هەمان موچە وەردەگرن یعنی بڵێن مدیرێک بەرامبەر بە مدیرێکی ژن و پیا و هەمان موچە وەردەگرێت و هەمان خانە نشینیشی هەیە بەڵام کارگەکانە چند جیاوازیەکەن یا مەسەلە مەطعام و شوێنەکانە چند جیاوازیەکەن ئەمە هەڵەیە ئەمە هەڵەیە کە ژنەکە قوبوڵی کە بە هەمان کاتژمێر و بە هەمان ئەرک کە ئەیکاو کارگەکە یا مەطعمەکە پارەکەی لێکەمە تهدیدیشی کا بڵێ دەرت دەکەم هەر بۆی نییە چونکە دەتوانێت سندیکا دیفاعی لێ بکە بەرگری لێ بکە لەبەرەوە زۆر شت هەیە دەگەڕێتەوە بۆ ژنەکە خۆشی یعنی ژن دەبێت بزانێت مافەکانی لەکوێ خوراوە